ئەزیزان یەکێک لە بابەتانی کە زۆر گرنگە و جێی ڕاوەستان لەسەری جێ ئەوەیە کە باز بکرێ بابەتی مامەڵەکردنی یاسایە لەگەڵ ئەو کەیسانی مادەی هۆشبەرە کە هەم بەکارهێنە دەگرێتەوە هەم ئەوانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە ئەکەن بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بەچاو ئەوەی کە ئێمە میلەتێکی مسلمان بەچاو ئەوەی کە بەکارهێنەرمان زۆر کەم بۆ ئێستا ڕێژەکە زۆر لە زیاد بوونەوە ئەو کەسانی کە کار لە بابەت یاسایەکاندا دەکەن یاخود لە بواری توێژینەوە و لە بواری خەم خواردن لایانی دەرونی گەنجانمان هەمیشە باس لەوە دەکەن کە ئەمە بەترسیەکەەوە پێویستە هەر لە ئێستەوە کاری لەسەر بکرێ و بێگومان کاتێک مامەڵە بە یاساکرا لەگەڵ ئەم بابەتانەیە و ئەو کەسێک کە بەکاری ئەهێنێ چارەسەری درستی بۆ وەرگیراوە بەپێی یاسا ڕەوشێنی خۆی بۆدانرا و کەسەشی کە بازرگانیەکە ئیتر ڕێگری لێ بکرێ بگومان ئەمە کارەکات لەسەر کەمکردنەوەی و نەمانی ئەم دیاردەیەکە خەریکە بەرۆکی گەنجان دەگرێت و چەندین لێکەوتەی هەم کۆمەڵایەتی هەم ئابووری هەم با بڵێن دەرونی تەندروستی هەیە بۆ تاکەکانی هەرێمی کوردستان و چەندین کێشەی خێزانی ڕەنگە بۆ کەسانە دروست بکە کە مادەی هۆشبەر بەکارێن یاخود بازرگانی پێوەکەن ئێمە باسی ئەم بابەت دەکەین زیاتر بەتایبەت لە لایەنە یاسایەکەیەوە بە میوانداری مەڕوان کەریم پارێزەر کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە وەبزانم لەگەڵمانایە سڵاوی خوات لێبێت کاک مەڕوان ئەم کاتت باش گەر باسێک لەوە بکەین لە یاسادا مادەی هۆشبەر چۆن باز دەکرێت؟ بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەران خۆمە خۆشحاڵزانم لە خزمەتیەوەی بەڕێزان بۆ باسکردنی بابەتێک لە ئێستا لە هەرێمی کوردستان و بگرێت لە گیان بەرۆکی کۆمەڵگاکانی گرتووە خۆی لە ڕاستیە ئێمە لە بەپێی یاسایەکمانەیە لە هەرێمی کوردستان کە پێوترێ یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێکە ڕاقڵیەکان ئێمە بە پێم یاسایە لە ڕێگەی یاساوە حەلێکدانراوە بۆ ئەو کەسانەی کە بازرگانی ئەەکەن بە مادەی هۆشبەر و چه ئەو کەسانەشی کە مادەی هۆشبەر بەکارێنن و خۆی لە ڕاستیە مادەی هۆشبەر ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ لایەنە مێژوویەکەی ئێمە سەرەتا لە ساڵی 1933 یەکەمین یاسا کە لە عێراقدا دەرچووە سەبارەت بە مادە هۆشبەرەکان تەنها دوو بابەتی قەدەغی کردو خۆی بینیتەوە لە چاندنی مادەی ئەفیۆن و خەشخاش بەڵام بەهۆی تێپەڕبوونی کات و بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیا و بەهۆی زۆربوونی هۆکارەکانی گواستنەوە ئەمانە هۆکار گەلێکی زۆرن بۆ ئەوەی مادەی هۆشبەر بە شێوەیەکی زۆر بڵاو بێتەوە و کاریگەری هەبێت لەسەر تاکو و بە شێوەیەکی زۆر کۆمەڵگاکان بەرەودەوا بگەڕێتەوە. زۆر باشە بەکارهێنەرانی ئەم مادە هۆشبەرانە لە یاسادا چ جۆرە سزایەکیان بۆ دانراوە بەپێی تەمەنەکان؟ خۆی لە ڕاستیە لە ڕووی دەقی قانونیەوە ئێمە ئەوەی لە هەرێمی کوردستانەیە وەچ لە ئەوەی لە عێراقیژە ئێمە توانم بڵێم یاسایەکی زۆر محکەم یاسایەکی زۆر تون و تۆڵمانەیە بۆ ئەو کەسانەی چ بازرگانیەکەن وەچە ئەو کەسانەشی بەکارێنن بەڵام جێی داخە ئێمە گەر بمانەوێت لە کۆمەڵگاکانمانە بابەتی مادەی هۆشبەر بنبڕ پێنیا قەڵاوچۆی بکەن ئەوە تەنها بەگرتنەبەری ڕێکاری یاسایی ناتوانێت ئێمە بەرەنگاری بینەوە لەبەرەوەی پێویستە لە پاڵ ئەوەی کە ئێمە یاسامانەیە پێویستە پەنابەرینەبەر لایەنی پەروەردەیی و لایەنی ئاینی لە ڕێگەی مینبەرەکانەوە مامۆسایانی ئاینی و شیاری بڵاو بکەنەوە لە ڕێگەی پەروەردەوە سێکتەرەکانی پەروەردە لە باخچەی سایەوایانەوە لە قوتابخانەکان حتا وەکو زانکۆکانیش هۆشیاری سیمیناری تایبەت بکرێت بۆ قەڵاچۆکردن و بەرەنگاربوونەوە و لەگەڵەوەشە لە ڕاستیە پێویستە میدیای کوردی میدیای ئێمە دەستێکی باڵای هەبێت لە بەرەنگاربوونەوە بە گرتنەبەری ڕێوشێنی زۆر تۆکمە ئەویشکردنی سیمینار و بەرنامەی تایبەتی هەبێت بە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بەڵام لە ڕاستیە بەداخەوە لە ئێستا میدیای کوردی لەبری ئەوەی گرنگی بە بەو شتانەی کە خەریکە بەرۆکی کۆمەڵگاکەمانی کردو کۆمەڵگاکەمان بەرەو عقارێکی خراپە بە خویاوەتە کۆمەڵێ بەرنامەی تەرفیهی کە هیچ سوودێکیان بۆ کۆمەڵگاکەمانە نیە لای بەڕێزیشتان معلومە ئێمە لەم یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە لەگەڵ کارتێکە ڕاقڵیەکان ئەم یاسایە پێگاتووە لە 50 مادە
و لەگەڵ ئەوەی کە 5 مادەی یاساییە لەگەڵ ئەوەشدا 14 خشتەی هاوپێچ هەن لە یاساکەیە کە جۆری مادە هۆشبەرەکان و کارتێکە ڕاقڵیەکان و پێشینە کیمیایەکانی بۆ ڕوون کردوینەتەوە و جۆری سزای دیاری کردووە بۆ ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکارێنن و ئەو کەسانەشی بازرگانی پێوەکەن بۆیە بە پێی جۆری مادەکان بە پێی ئەوەی کە لە خشتەکان ناهاتووە لە بڕی ئەو مادەی کە بەکارنێنرێ جۆری سزاکان گۆڕانکاری بەسەرداهاتووە و لەم یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەرکارە ئەو کەسانێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن توانم بڵێن وەکو قوربانی مامەڵەیان لەگەڵاکرێت چونکە یاساکە وەزارەتەکانی ناچار کردووە وەزارەتی تەندروستی و کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەوەی سنتەرێکی تەندروستی ڕێکوپێک و منەظەم دروست بکرێ بۆ ئەوەی ئەو کەسانێک کە ئالوودەی مادەی هۆشبەرن یا بەکارهێنەرن دووبارە ببرێنەوە و سنتەرانە و ڕێکاری تەندروستیان بەرامبەر بگیرێتە بەر بۆی وای توانم بڵێم لەم یاسایەدا کە ئێستا بەرکارە وەکو تۆمەتبار زیاتر مامەڵیان لەگەڵا ناکرێت ئەوانەی کە بەکارهێنەرن بەڵکو وەکو ئەوانە مامەڵیان لەگەڵ ئەمانە قوربانی. زۆر باشە کاک مەڕۆن هەمیشە بۆی کە ئێمە باس لە نەمانی شتێکین ئەبێ بگەڕینەوە بۆ ڕەگوڕیشەکەی کە ئەوانیش بازرگانەکانن کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن و زۆر جار دەوتێمانە بەڕێگەی قاچاق بێگومانیانە هەرێمی کوردستانەوە بۆ پێی کە ئەسڵ لە ڕێی یاسایەوە هەر خۆی ڕێگە پێ نەدراوە کە تۆ مادەی هۆشبێر بێنیت. پرسیارەکە لێرەدا چ سزایەکدانرا بۆ کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەنەوە چ ڕێکارێک لەگەڵیان ناگیرێتە بەر؟ جێی خۆشحاڵیە کە لە ئێستاە ئەم یاسای کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە سوزایەکی زۆر تونی داناوە بۆ ئەو کەسانەی کە بازرگانیەکەن بە مادەی هۆشبەر یان کارتەکەری عەقڵی یا پێشینەی کیمیایی بە جۆرێکە لە مادەی 25 و 26 یاساکەدا زۆر بەڕوونی هاتووە ئەو کەسانەی کە بازرگانیەکەن بە مادەی هۆشبەر جا ئەو مادەیە ئەوە بێ لە دەرەوە هاوردەی بکەن یا هەناردەی دەرەوەی وڵاتی بکەن یا وەکو یەکێک لەو مادانەی کە دەبێتە مادەی هۆشبەر دروستی بکات یا بیچێنێت بە مەبەستی بازرگانیکردن یا ڕۆکێک لەو ڕۆکانەی کە مادەی هۆشبەری لێ بەرهەم دێنێت جا ئەو ڕۆکانە لە قۆناغی گەشەکردن نابێ بیان هێنێتە هەرێمی کوردستان یا حتا ئەگەر بازرگانی بکات بە تۆوی ئەو ڕۆکانش کە دەچنە چوارچێوەی مادەی هۆشبەرەوە ئەوە عقوبەیەکی زۆر تونی دە بۆ داناون یاساکە کە خۆی ئەبینێتەوە لە زیندانی هەتایی لەگەڵ ئەوەشتا سزا ئیعدامی بۆ داناون واتە یا ئەبێ زیندانی هەتایی یا ئیعدام و لەگەڵ ئەوەشدا ئەو کەسانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن هەموو ماڵێکی منقول و غێرە منقول واتە هەموو ماڵێکی گوازراوە و نەگوازراویان دەستی بەسەر ئەگیرێت بەپێی ئەم یاسایە و ئەو کەسانەشی بەپێی ئەو مادەیە تۆمەتبارەکرێن و پەڕاوی لە کۆڵینیان بۆکرێتەوە شمولی کەفالەت ناکەن بەر نادرێن هەتاوەکو قۆتا قۆناغ تاوەکو ئەو کاتەی دۆسیەکان ئەخرێ بەبارێکە و هەر کەسێک یەکێ لەو تاوانانە ئەنجام بداواتە با بازرگانی ئەو بە تاوانی ئابڕوبەردادرێت دواتر کاریگەری ئەکاتە سەرەوەی ئەگەر لە وەزیفەیەک بێت دەربکرێت و ئەگەر تەعیناتێک شتێکە بوو نەتوانێت دا بمەزرێت واتە سزایەکی زۆر قورس سزایەکی زۆر تندانراوە بۆ کەسانێک کە بازرگانیەکەن بە مادەی هۆشبەرەوە و ئەم یاسا بەڕاستی دڵخۆشکەرەیە بۆ ئەوانە چونکە ئەو کەسانە کە بازرگانیەکەن کەسانێکی چاوچنۆکن تەنها لە پێناو بەرژەوەندی و گیرفانی خۆیان بێباکن لەوەی کۆمەڵگاکەمان چی بەسەریە چونکە سبەی دوو سبەی ئەو کەسانێک کە لە کۆمەڵگەیەمەیە ئەو مادەیە بەکارێنن بە نەتیجە خزمی من و تۆ بن کەسی من و تۆ بن چونکە لە ئێستا کۆمەڵگاکەمان بەڕاستی فەراغێکی زۆری هۆشیاری هەیە بۆیە ئەکرێ هەر کەسێک لە هەر دقەیەکە ڕوبەڕووی یەکێ لەو حاڵەتانە بێتەوە بە تایبەتی کە وڵاتی ئێمە هاوسنوورە لەگەڵ کۆمەڵی وڵاتە کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر قەزەون پەرە بە جۆرەکانی مادە هۆشبەر دەدرێت وەگە معلومە لای جەنابیشتان دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد ئەوەی لە سووریا دەرکەوت سەبارەت بە بەرهەمهێنانی مادەی هۆشبەرەوەوانە بەڕاستی ئابڕوچوونێکی زۆر گەورە بوو عیبەیەکی زۆر گەورە بوو ئێمەش بە حکمیەوەی هاوسنووری لەگەڵ ئەو وڵاتانە بۆیە ناڕەحەتەوە قورسە بتوانین ئەمە سنوورەکانمان بە 100% کۆنتترۆل بکەین بۆیە قانونەکە ئەو عقوبە قورسەی بۆ داناون خۆشبەختانە. زۆر باشە کاک مەڕوان سزاکە ئایا بەپێی ئەوەی کە کەسێک بە تەنها واتە بازرگانی تاکی پێ بکات خود باند بن سزاکە جیاوازی هەیە یان هەمان سزایە؟ بەڵێ خۆی لە
یاساکەیە کۆمەڵی حاڵەتمانەیە بە حاڵەتی تونندکردنی سزا واتە بە زروفی مشدددانن یەکێ لەو زروفانە ئەوەی ئەگەر هاتو ئەو کەسەی بازرگانیەکە ئەندام بێت لە یەکێ لە باندە نێودەوڵەتیەکان یان ئەو کەسانەی کە بە باند ئیشینەکەن ئەوە ئیشی مادەی مخدر و کارتێکەری عقڵیەکان ئەوە عقوبەکان بە تەئکید قورستر ئەبێت لەو کەسانەی کە بە شێوەیەکی تاک بازرگانی پێکەن واتە بە زروفی مشددی و قورسکردنی تاواندانراوە. زۆر باشە ئەی سەبارەت بەوەی کە کەسێک هەم بەکارهێنەر بێت و هەمیش بازرگانی پێوە بکات هیچ یاسایەک هەیە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ ئەمە لە وەک ئەوەی کە ئێستا ئاماژەم پێکرد ئێمە یاسامان هەیە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادۆژبەر و کارتێکەر عقڵیەکان و عقوبەی داناوە بۆ هەردووکیان چ بازرگان و چ بەکارهێن وەک ئەوەی ئێستا بۆ بەڕێستانم ڕوون کردەوە بەڵام لێرە یەک شتەیە کە ئەمێ ئاماژەی بۆ بکەم بۆ پزیشکە بەڕێزەکانە ئەو پزیشکانەی کە ڕەچەتەی پزیشکی ئەنووسن بۆ نەخۆش ئەم قانونە مادەیەکی داناوە لە مادە 29دا بۆ ئەو پزیشکانەی کە ئەم چارەسەرانەوە تەم مادەی هۆشبەر یا کارتێکەری عقڵی یا پێشینەی کیمیایی بۆ کەسێک ئەنووسن واتە ڕەچەتەیەک ئەنووسن بۆ کەسێک بەدەرە لە مەبەستی پزیشکی واتە لێرەدا قانونەکە عقوبەیەکیشی داناوە بۆ ئەو پزیشکانە هەر پزیشکێک مەسەڵەن کەسێکە چێتە لای پزیشکێک ڕەچەتەیەکی بۆ ئەنووسێ بەدەر لەوەی ئەم ڕەچەتەیە بەکاربێ بۆ مەبەستی پزیشکی ئەوە عقوبەی ئەو دکتۆرە زۆر قورسە بێ بە جۆرێک بەند دەکرێت بۆ ماوەی 6 مانگ و لەگەڵ ئەوەشتا کە نابێت لە 6 مانگ کەمتر بێ واتە ئەکرێت زیاتر لە 6 مانگ بند بکرێت و لەگەڵ ئەوەشتا بڕێکی زۆر غرامەی بۆ دانراوە 10 میلیۆن دینار کەمتر نەبێت و لە 20 میلیۆن دینار زیاتر نەبێت و بۆ ماوەی 1 ساڵیش ئەو پزیشکە لە کارکردن کاری لێ قەدەغاکرێت ناتوانێت کار بکاتەوە دەرمانانەی کە کرد بۆ دەرمانسازێکیش هەر بۆ یاسا چ دەرمانێکن خۆی لە ڕاستیە مادەی هۆشبەر و کارتێکەر عقڵیەکان دوولایانەیە یعنی ئەکرێ لەلایەنی پزیشکی ئەمە پزیشکە بەڕێزەکان ئەوە کەسانەی اختصاسیان هەیە لەو باردا ئەوان نەزانن بۆچە بوارێک بۆ بواری هێورکردنەوەیە بۆ بواری بێهۆشکردنە لە بواری نەشتەرگەری ئەوشتانە بەکارهێنرێت بەڵام لایەنی خراپەکەشی ئەوەیە کە بەکارهێنرێت بەدەر لە ڕەچەتەی پزیشکی و بەبێ ئەوەی کە دکتۆر یا دەرمانسازێک بیدا بە نەخۆش بەکارهێنرێت بۆ سەرگەرمکردن و لە دەستدانی بیر و هۆشی ئینسانەکە. زۆر باشە بابەتی یاسایی هاوردەکردن و هەناردەکردن بۆ ئەو مادانی کە ڕێگەی پێدرێت زۆر جار وەکوتت بۆ مەبەستی پزیشکی بەکارێت ئەمەیان چۆنە و چۆن لە یاسادا ڕێگەی پێدرێت؟ بەڵێ خۆی لە یاساکەدا لایەنەکانی پابند کردووە ئەم یاسایە بەوەی کە لیژنەیەکی باڵا پێگەێنرێت بە سەرپەرشتی وەزیر و جێگیری ئاسایی بەڕێوەبەرەی ئاسایشی گشتیە جێگرەکەیە بێت هەناردەکردن و هاوردەکردن بە پێی فەرمانی وزاریە بێت لە ژێر ڕێنمایی و تعلیماتێکی زۆر منەظەم و ڕێک و پێکدا بێت واتە ئەوە نییە هەر کەسە و هەڵسێت بڕوات مادەی هۆشبەر هەناردە بکە یا هاوردە بکات یاوەکو ڕوەکەکانی بێنێت تۆوەکانی بێنێت و بیچێنە بەڵکو و ڕێگە پێدرا و بنسبەیەکی کەم لە ژێر چاودێری حکوومەتی هەرێم و بە ڕێوشێنێکی زۆر تون دەبێت کە پێویستی بە موافقەی وەزیر دەبێت. زۆر باشە ئەو لیژنانی کە کار دەکەن لەسەر ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکارێن ئەم لیژنانە هەمویان بە یاساڕێک خراون بنمونە ئەو کەسانی ئەو لیژنانی کە مامەڵە لەگەڵ کەسی ئەو کەسە دەکەن کە مادەی هۆشبەر بەکاردێنێ بۆی کە بەرەو چارەسەری بەرن یان ئەوە تا لە وەزارێک تێکدا شوێنێکی بۆ دانرابێ ئەمە لە یاسادا ئەم شتانە جیاکراوەتەوە؟ بەڵێ خۆی ئەمە خۆشببختانە وەگوتم لە سەرتاوە لەم یاسایەدا ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکارێنن وەکو قوربانی سەیرەکرێن بۆیە یاساکە لایەنە پەیوەندیدارەکانی ناچار کردو بەوەی سەنتەرێکی پزیشکی بۆ دووبارە سەر لە نوێ بوژانەوەی ئەو کەسانەی کە تووشی بە لاڕێیابردننی مادەی هۆشبەر یا مادەی هۆشبەر بەکارێنن بۆ ئەوەی لەژێر ڕێنمایی و تعلیماتی پزیشکە چارەسەر بکرێن و ئەم یاسایە شتێکی زۆر جوانی شیتایە ئەگەر هاتوو کەسێک خۆی مادەی هۆشبەر بەکارمێنێ بیکێشێت بەبێ ئەوەی لایەنێکی ئەمنی یا
حکوومەت پێی بزانێ ئەتوانێت ئەم کەسە خۆی بێت ئەم سنتەرانە بڵێ من مادەی هۆشبەرم کێشاوە و من ئالوودەبووم بە مادەی هۆشبەر ئەوە لەم حاڵەتەیە بەپێی ئەم یاسایە ئەنێرێتە و سنتەرانە بۆ چارەسەر و یاساش چاوپۆشی لەوە ئەکا کە دۆسیەی بۆ بکاتەوە وەکو تۆمەتبار مامەڵەی لەگەڵا بکە بەڵکو ڕەوانەی لیژنە تایبەتمەندەکانی کە ئەینێرێتە ئەو سنتەرانەی کە پێگەێنراون بۆ کەسانی کە تووشی مادەی هۆشبەر بوون و ئالوودەبوون لەو سنتەرانە دووبارە لەژێر چاودێری حکوومەت و بەپێ ڕێنماییەکان ئەگەڕێتەوە سەر ژیانێکی یاسایی ئەگەر هاتوو ئەو کەسە شوویە ئەو سنتەرە هاتوو پابند نەبوو بەو ڕێنمایانە یا بۆ چارەسەرانەی کە پزیشکەکە بۆی دیارەکە ئەوە دووبارە راپۆرتێک ئەکرێت بۆ دادگا و پەراوێکی لێکۆڵینەوەی بۆ ئەکرێتەوە بە پێی مادەسی لە یاسای ژمارەیەکی ساڵی 2020. زۆر باشە کاک مەڕوان لە ڕووی هۆشیاری گەنجەکانەوە بەتایبەت کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی موسڵمانین و لە ئیسلامدا هەر شتێک زەرەر بە ئینسانەکان بگەیەندرێت حرام کراوە کە بێگومانێکێکیش لەوانە مادە هۆشبەرەکانە. ئایا گەنجانی ئێمە هێند هۆشیاریان هەیە کاتێک کە بابەتێکی وە لە ڕفیقێک یاخود لە کەسێکی نزیکیانێتە بەردەمیان ئەوان کە توخنی ئەو بابەتە نەکەونوە بزانن کە سزایەک هەیە بۆ یاخود هەم لە ڕووی دەرونی و لە ڕووی تەندروستیشەوە زیانیان پێگەێنێت؟ خۆی لە ڕاستیە بابەتی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا جاچ لە مێرمناڵ و گەنج و کەسانی بەتەمەن چونکە ئەم دەردە بەڕاستی ئەوە نییە بڵێن تەنها چینێکی دیاری کراوە کاتامان بەداخەوە ئێستا بە جۆرێک بڵاو بۆتەوە هەموو چین و توێژەکان لە ڕەگەزی نێر و مێ هەمووی ئەکرێ ڕۆژە لە ڕۆژان ڕوبەڕووی یەکێ لەم تاوانە قێزەونانە بێتەوە. بەڵام ئەوەی جێگەی داخە بەڕاستی لە ئێستا ئێمە لایەنی هۆشیاری تاکمان بەڕاستی زۆر لاوازە. ئێمە تاوەکو ئێستا هۆشیارەکی وامان نەداوە بە کۆمەلگای کۆمەلگاکەمان هۆشیار نەکراوەتەوە چ لە لایەنی تەندروستیەوە بێ لایەنی کۆمەڵایەتی بێ لایەنی پەروەردەی بێ لایەنی دینیەوە بێ ئێمە هێشتا قۆناغی زۆرمان ماوە هەنگاوی زۆرمان ماوە بۆ ئەوی بتوانین کۆمەلگاکانمان هۆشیار بکەینەوە کە ئەمیش بەڕاستی ئەبێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بێ لە ڕێگەی سیمیناراتەوە بێ لە ڕێگەی میدیاکانمانەوە بێ بە تایبەتی لە ڕێگەی سۆشیال میدیا بە شێوەیەکی منەظەم بە شێوەیەکی ڕێکخراو کە بەداخەوە لە ئێستەیە کاتێ سێری میدیا و سۆشیال میدیا ئەمەکەی کۆمەڵێ بەرنامەی تەرفیهی کۆمەڵێک چە مۆدل کۆمەڵەشتی لابەلا ئەهێنرێت و بانگەشێ بۆ کرێ و زەقەکرێتەوە گەشەی پێدرێ لە کاتێکا هیچ کاریگەریەکی نییە لەسەر کۆمەڵگەکەی ئەمە و ناتوانێت تاکێکی ئێمە گەنجێکی ئێمە دوور بکاتەوە لە یەکێ لەو کێشانە ڕوبەڕوویە بێتەوە بەڵکو و پەنا برێتە بەر کۆمەڵێ بەرنامەی لابەلا. بۆیە من لێرەوە داواکەم کەناڵی پەیامیش لە ڕێگەی خۆتانەوە ئەمە دەستخۆشتان لێکەمە مانگاوێکی باشە بابەتی هۆشیارکردنەوە مخەدەراتەوانە هەفتانە بەرنمەیەکی بۆ دانێن چەند سەعاتێکیش بێ و بۆ ئەوەی کۆمەڵگاکەمان هۆشیار بێتەوە. خۆ لە ڕاستیە حکوومەتی هەرێم پێویستە لەسەری هۆشیاریەکە بڵاو بکاتەوە چی لە ڕێگەی قوتابخانەوە باخچەی ساوایان زانکۆکانەوە بێ لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سۆشیال میدیا و یعنی ئێمە هەرچیمان پێ بکرێ بێ بیکەین بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر چونکە بەڕاستی یەکێکە لەو دەردە کوشندانەی کە بەرۆکی نەک تەنها هەر کوردستانی کردو بەڵکو هەموو جیهان تووشی ئەو گرفتە بوون لەبەرەوەی بازرگانەکان قازانجێکی زۆرەکەن لە هەناردەکردن و ئاوردەکردن و گواستنەوەیدا بەداخەوە کە گەشتین بۆ قۆناغی ئێستا وەکو پارێزەرێک کە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەیسانەیانکەن هیچ کاتێک پارێزەران داوای هەموارکردنەوەی یاساکانیان ئەوە تا زیادکردن یان ئەو تا کەمکردن لە یاساکان داکراویان ئەو یاسانی کە هەیە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە لین کوردستانە کافیە و ئەگەر خۆی جێبەجێ بکرێ ئەوە کاریگەریەکی زۆرێ بێ لە کەمکردنەوەی هەم بازرگانیکردن مادەی هۆشبەرەوە هەم بەکارهێنانی مادەی هۆشبەر. خۆی ئێمە وەکو ئەوەی کە دەقی قانونیمانە بێ ئەو قانونە ئەو دەقە یاسایی کە ئێستا لە بەردەستمانەیە واتە ئەو یاسا بەرکارەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئاە بەڕاستی بە خوێندنەوەی من بۆ یاسایەکی زۆر منەظەمە یاسایەکی زۆر ڕێک و پێکە بەڵام بوونی تەق تەنها بوونی یاسا خۆی ناتوانێت بەڕاستی ڕێگر بێت لە بەردەم قەڵاچۆکردنی مادەی هۆشبەر ئەگەر کۆمەڵێک شتی تری فاکتەری تر نەبن لەگەڵیا هاوتەری بڕۆن. یعنی ئێمە ئێستا ئەم یاسایی کە هەمانە خۆی پێشتر یاسایەکی ترمانە بوو هەموار کرا و تعدیل کرا
عقوباتەکانی کەمتر بوون بەڵام ئەم یاسای کە ئێستا لە بەردەستمانای هەم عقوبەکانی قورس کردووە هەم بڕی پارەکەی وەکو غرامە کە بۆ تۆمەتبارەکان و ئەوانەی کە تاوانەکەکەن حکومە درێن و هەم بڕی عقوبەکان زیاد بووە بازرگانەکان و هەم بڕی ئەو پارێکە وەکو غرامە دیاری کراوە لە یاساکەدا زۆر زیاد کراوە بە جۆرێکە بازرگان لە هەنێ حاڵەتە لە 30 ملیۆن دینار پێبژاردن بۆ 90 ملیۆن دیناری بۆ دیاری کراوە ئەمە بێژگە لەوەی کە زیندانی هەتای و کاتیشی لەگەڵایە. زۆر باشە زۆر سپاس بۆ پارێزەر مەڕوان کەریم کە لەم تەوەرە لەگەڵمانە بوون سپاس دەکەین بۆ زانیاریەکانە دەست خۆش بێت. لەویاخان من بەڕاستی لەم ماوەدا لە میدیاکانە بینم کەسانێک کە ئەسان هەر خۆیان کیسەکانی ئەسان مادەی هۆشبەر بۆ گیراون هەن لە میدیاکان وەکو قوربانی مقابلان لەگەڵا کرێکە بۆ منە دەستگیر کراون بۆ یعنی ئەمە بە خۆی بەڕاستی میدیاش کاریگەریەکی زۆریە سوشال میدیا ئەبێ بەرپرسیارانتر لەگەڵ ئەم بابەتانە مامەڵە بکە ئەگەر ئەم کەسانە وەکو پاڵەوانێک سێر بکرن دوجار گەنجەکانمان ئەوانە وەکو نمونەیەک بەکارهێن و مادەی هۆشبەریش زیاتر بڵاوی پێدەدرێت بۆ زۆر گرنگە کە هەمومان بزانین هەم لە ڕۆدینەکەیەوە بەڕاستی خۆی گەورە ینێمە ئەمی لێ منع کردوین هەمیش لە ڕۆ تەندروستی و دەرونیەکەی بەڕاستی و کەسانی کە کاریگەری زۆر لەسەر تەندروستیدانە کۆمەڵی لێکەوتی زۆری هەیە و پاشانیش لە خێزان و لانی ئابووری و لە لێکەوتەکانی ناو کۆمەڵگەداوە چەندین کێشە خێزانی هەیە کە لێرەوە باز ناکرێت ئەمەش تەورێکی گرنگ بوو بەمەدی کە زانیاریەکان سوودی هەبووێ بۆ ئێوە بەتایبەتیش لە لاناسایەکەەوە توانین بێتمان تشکێکی بخێنە سەر.